إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. ويك إنسان كاتكي لنا رواد بتابتي لم شو بيروزانيا كتشاكو حسنات بتشنقات نسرين. قول إن شاء الله محاولة مكن فراغك كان هبل لكاتي قدر كانا. كاجي مش واصل لهم. هذا دائما تسبق ولا. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. ثم أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. لزنجير وتاري بيشوا لخزمتي قورمان موسى قيشتنا أويك سيدنا موسى لدسي درچو پیاوێکی کوشت و دوایی قەتڵەکەی کەشف بوو، دوایی پیلانێکیان بۆ داڕە شەتاوەکو و بار شێوەیە بێ لە ناوی برن. پاژەوەی کە بۆیان ڕوون بووە ئەم مناڵە ئەو مناڵەیە کە چەند ساڵە بەدوایە ئەگەڕێن و هەزارانیان لەسەر قەتڵ و عام کرد، ئێستا لە بەردەستی خۆیانایە و وتیان ئەم جارە لە دەستمان دەرتێ تازە نایەتەوە بەردەستمان و ئەو وعدەی کە پێغەمبەرەکەیان یوسف و ئیبراهیم داوێتی پێشتریەتە دی. لەبەرەوە حەزرەتی موسا زۆر ترسا، زۆر پەرۆش بوو چۆن بگاتە ئەوەی کە ژیانی خۆی ڕزگارکە وەکو فیترەتی بەشەری. چکە هەر کەسێک کە زۆرێکی بۆ دێ ترسێکی بۆ دێ، خوای گەورە ئەم فیترەی لە ناخیا دروست کردووە با ئینسانێکی زۆر بەغیرەت بێ، با لە خواشەوە زۆر نزیک بێ. بەڵام ولما توجه تلقاء مدين قال عسى ربي أن يهديني سواء السبيل. لكاتێکا بیری لەوە کردەوە 1000 کیلۆمەتر ببڕێ، چونکە تازە زانی ناو بەنی ئیسرائیلی لێ حرام بووە و هەموو میسری لێ حرام بووە. فیرعون قەبزەیەکی حەدیدی هەبوو لە ناو میسرە، چواردەوری وڵاتەکەی تەنی بوو، هەموو کونج و کەلەبەرێکی ئەو وڵاتە جاسووسێکی تیادا نابوو، هەموو خەڵکێک مخابرات بوو بەسەر ئەوی ترەوە، هەموو شوێنێکی وڵاتەکەی ئەو بەس کامێرەی تیانە بوو، بەڵام هەموو چاوەکان کامێرەی بەردەوامی فیرعون بوون. هیچ شتێکیشیان ببینایە نەیانەتوانی بیشارنە و نەیگەێنە گەورەکەیان. لەبەرەوە موسا لەم وەزعەیە زۆر زەحمەتە دەرچێ، زۆر ناڕەحەتە، بۆیە دوعاکە فەرمێ قال عسى ربي أن يهديني سواء السبيل. بەڵکو خوای گەورە دەربازم کا و ڕێگەی ڕاستم پێ نیشان بە. لەبەرەوە موسڵمانەکان لە هەموو کاتێکە ئینسانی موسڵمان پێویستی بە دوعایە، لە هەموو لێ قەومانێکا پێویستی بە دوعایە و بگەڕێتەوە بۆی کاسکەی کەسێ نییە. ئەوە بینی خوای گەورە موسای بێ پشت کرد، بێ کەس کرد، هەتا دوێنێ شازادە بوو. ئەمڕۆ ئەکەوێتە بیابانێک بە پێیەکی پەتی، بە جووتێ نەعلی شڕ، بە پارەیەکی، بە گیرفانێکی بەتاڵ، بە سکێکی برسی، بە بێزاد، بەبێ هیچ شتێ، بەبێ ڕەفیقێ، بێ هاوڵێ. لە باوک بوو، لە دایک بوو، لە فیرعون بوو، لە قەسر بوو، لە برا بوو، لە کەسوکار بوو، لە عەشرەت بوو، چی مایەوە بەس خوا. بەڵام ئەگەر کەسێک خوای مایەوە زۆرە. لەبەرەوە ئایزەکانم هەر کاتێک کە بینیتان زۆرینەی شتی دنیاتان ون کرد، سەیکەمزان لەگەڵ خوایە ماون. ئەگەر لەگەڵ خوایە مابوون ئەوە گرەوتان بردۆتەوە، ئەگەر لە خوا دوور کەوتبوونە ئەو کاتە زەرەرۆمەند بوون. و برزانە ئەو کردەوەی کە کردوتە بۆ خوا کردوتە یان نا. ئەو کردەوەی کە دەستی پێەکەی لەسەر خزمێکت، لەسەر کەسێکت، لەسەر عەشرەتێکت، لەسەر دراوسەیەکت، لەسەر مناڵێکت بە جواب دەی تووشی شەڕێکی گەورە و دوژمنایەتیەکە بی، بزانە ئەسڵی کردەوەکەت لەبەر خوا بووە یان نا. بزانە کە جوێنیان بە پێغەمبەری خوا داوە صلی الله علیه وسلم، حەماسەت و غیرەتت جوڵاوە هەستاویت لەسەر پێغەمبەری خوا هەڵت داوەتێ، لەم کاتەیە تووشی مشکلەیەکی گەورە بوویت، مادەم لەسەر خوا و پێغەمبەری خوا بووە، لەسەر بنەماڵەکەت نەبووە، لەسەر لادێکەت نەبووە، لەسەر عەشیرەتەکەت نەبووە. ئەخی ئێمە زۆر جار هەین
زۆر بەغیرەتین بۆ کەس و کارمان. چ پیاوێک هەیە بتوانێت باسی عەشیرەتەکەی من کە؟ دەکامەتان پیاوە باسی لادێکەم کە؟ کامەتان زۆر بەغیرەتە باسی باوکم کە؟ ناتوانێت. ئەی باشە ئێمە لەسەر خۆمان ئەوەنە بە جوابین. ئەگەر لە مەجلیسێکی عەرەبا دانیشین چی حەدی هەیە باسی کورد کە؟ با کوردیش خراپ بێ، با کوردیش تاوانبار بێ، بۆتان نییە باسی قەومەکەی من کردن. ئەی لەسەر خوا، لەسەر پێغەمبەر سوبحان الله بینی کەس بە جواب نییە. کوڕە خوا بۆ خۆی مقتەدیر ئەتوانێت دەمی ژێرکە، ئەتوانێت بیکوژێ، ئەتوانێت وای لێ بکە. ئەی تۆ چیت؟ لەبەرەوە لەسەر خوا بە جواب بێن. هەر کاتێ نیەتەکەتان پاک بوو لەگەڵ خوایە مەترسن. بەڵێ حەزەتی موسا ئەم ڕێگە دوور و درێژا بڕێ 1000 دانە کیلۆمەتر بەرەو چوە بەرەو مەدیەن. زۆر ناڕەحەتە. باشە خوایە گیان تۆ ئەم پیاوە بۆ تاقیەکەیتەوە. ئەوا لە هەموو کەسێکی کرد دەی خۆ بۆراقت بۆ پێغەمبەران داناوە کە سوار پشتی ببن و بە سەریعی بیان گەێنێتە شوێنێکی نزیک. ئەی بۆ بۆراقی بۆ نانێری. ئەم پیاوە بەم وەزعەوە 1000 دانە کیلۆمەتر لە بیابانە بە شەو و ڕۆژ بە هیچ شتێکەوە بە پێخاوسی چۆن نەتوانێ بیبڕێ؟ نا، ئەمە تاقیکردنەوەی ئیبتیلایە. لەبەرەوە بەلاتان قورس نەبێ زۆرینەی ئیبتیلاات و تاقیکردنەوەش تووشی پێغەمبەرانە بن. دوای ئەوانەی کە بە دوای پێغەمبەرانە دێن تاقیکردنەوەی سەخت تووشیانە بێ. لەبەرەوە بینی تۆ مناڵێکت هەیە لە ئیبتیدائیە، ئەگەر هاتەوە لە مەکتەب یاری خۆشێکا و کەیف و سەفای خۆشێکا و تۆزێ سەعیەکا و ئەنوێ حەقنیە بەسەریەوە، بەڵام ئەگەر مناڵەکە چووە 6 و ئیمتیحانی وزاری هەبوو ئەچینی وەشۆ بەسەریا کەسێرەکەی ئەخوێنێ و سەعیەکا و چاوی ئەڵوێ و قاوە ئەخواتەوە بۆی کە خەوی لێ نەکەوێ و دەستنوێژێگرێ بۆی کە بتوانێت سەعی زیاترکە. ئەچی بەسەریاڵی کوڕم قەیناکە بخوێنە هەرم ساڵە ئینشاءالله. سەعی بکە ڕۆڵەکەم قەیناکە ئینشاءالله دەرچی تر ئەمە نامێنێ، بەڵکو ئینشاءالله تەعیب بیت و پیاوێکی گەورە و دکتۆرێکی گەورە لێ دەرچێ. لەبەرەوە ئەم باوکە ئازانێ ئەم مناڵی بەلێ لە معاناتایە، بەڵام دڵی بۆ واقیعەکە خۆشە چکۆ ئەزانێ پاداشتەکەی گەورەیە. لەبەرەوە ئەم خوایش ئەزانێ ئەم موسایە چەند ماندوو بێت پاداشتی لای خوای گەورە بەرزە بێتەوە. لەبەرەوە دەربەست نییە. بەڵێ ئایزەکانم موسا ئەم ڕێگەی ئەبڕێ بەلایەوە قورسە بە تەنیایە، بەڵام دایمە لە بێشەیە شێر بە تەنیایە، دایمە لە سژنە شێر بە تەنیایە ئەقرێتە پشتی شمشێرەکان و پشتی شیشەکانەوە. لەبەرەوەی کە لێ ترسن. ئەم پیاوەش بە تەنیا شێرێکە و کەوتوتە ئەو بیابانە. ئەبێ سوبحان الله چۆن ڕۆژەکانی لێ ڕەوشت بێ. ئەبێ ڕۆژی 120 کیلۆمەتر ببڕێ بۆ ئەوەی کە بە 8 ڕۆژ بگاتە ئەو منتقەی مەدیەن. قورسەوە نییە. ئێمە ئەگە بە سەیارە بیبڕین ئەڵێن بە ڕۆژوو نابین و بەیانی سەفەرمان هەیە. ئەم پیاوە لە بیابانێکە تەنها بە ئەستێرەکان شوێنی خۆی دۆزێتەوە بەرەو چوو ئەڕوا بەرەو مەدیەن. مەدیەن چی لێیە؟ کەسوکاری نە، خزمی نە، کەسێ چاوەڕێیەکان نە، وەفدێکیان لە بەردەماداناوە نە. سبحان الله. ئەو گەنجەی کە دوێنێ لە ناو ناز و نیعمەت و خۆشییا بوو ئومڕەکەوتە ئەو بیابانە. لەمە قورسترتان پێ بڵێم ئەو گەنجەی کە ئەمڕۆ لە ناز و نیعمەتایە و لە پێخ خەفێکان وستووە و گەرم و گوڕە و هەموو شتێکی خزمەتگوزاری بە دیارەوە ئیشەکە وەختێک ئەزانی شەوێ لێرە هەڵێگرن و ئەیبەن بۆ سەر قەبران و بەبێ کەس و بەبێ دەر و بەبێ نان و بەبێ ئاو و بەبێ گڵۆب ئەی خەنە ژێر خاکێکەوە. لەبەرەوە لەمەش سەختتر هەیە. ئەمە بەسەر موسا هات، بەڵام ئەمەی دووەمیان بەسەر هەموو تاکێک لە ئێمە دێ خۆشەویستەکانم. ئەبێ چاوەڕێی بی، بەلاتانەوە قورس نەبێ ئەوەی کە لێ ڕاجی بۆتەوە هەمووتان شوێنتان ئەو گردەیە ئەو قەبرستانەیە. لەبەرەوە خۆتانی بۆ حازرکن. لەبەرەوە ڕووناکی ئەلەم شەوانەیە کۆکەنەوە بۆ تاریکاییەکانی گۆڕتان، بۆ ئەوەی کە بەرچاوی خۆتانی پێ ببین هەتاوەکو ئەگەنە مەدیەن. بەڵێ گەورەمان موسا ئەگاتە مەدیەن و دەواازەی مەدیەنی لێ دەرەکەوێت چکە دوعای کردووە خوای گەورە ڕێگەی لێون نەکە. سبحان الله. زۆر سەختە ئینسان لە بیابانە ڕێگەی خۆی بدۆزێتەوە شارەزانە بێ، بەڵام خوای گەورە ئەم پیاوە پەروەردەکا بۆچی ئەڵێ موسا ئەرکێکی گەورەت لە پێش شاوە بڕۆ. موسا ئەبێ دوایی تۆ لەگەڵ قەومەکە تا 10 ساڵ لە بیابانە بژیت، لەبەرەوە ئەبێ شارەزای بیابان بیت. لەبەرەوە پێت سیر نەبێ کەوتویتە تا ئەم بیابانە، ئەبێت هەنگاو بە هەنگاو کون و کەلەبەری ئەم شوێنانە هەمی بێتە بەر چاوت و پیاش نابیت. موسا ئالەم بیابانەیە ئەبێت خەڵکێ بلەوەڕێنی، خەڵکێت بەخێوکەیت، خەڵکێ پەروەردەکەیت، لەبەرەوە ئەبێ فێری پەروەردە بیت. چۆن؟ خوا ڕێگەکی بۆ داناوە، ئێستا پێتان ئەڵێم چۆن.
بەڵێ ئایزەکانم فلما ورد ماء مدين كجيشت آوي مدين ئێستا ئەم منطقەیە محافظەیە کە لە ئوردن پێوتێک الكرك ئاوەکەی هەرماوە لەسەر لەوحەیە نووسیویانە ولما ورد ماء مدين کە موسا گەیشتە ئاوی مدين وجد أمة من الناس يسقون بینی خەڵکێکی زۆر ئەوە ئاوەدەن هەموو شار جمەیدیە و هاتۆتە سەر ئەو کانیاوە و ئەو بیرانە ئاوەدەن دیارە ئەو منطقەیە کاتی خۆی بە چیەوە مەشغوڵ بوون بە زەراعەت و بە بەخێوکردنی مەڕووماڵاتەوە لەبەرەوە مەڕووماڵاتەکانیان هێناوە لەوێ ئاوێدەن بەڵێ ئەم منطقەیە منطقەی چێیە منطقەی پێغەمبەر شوعەیبە کە خوای گەورە ناوێنەبا بە ئەصحاب الئەیکە کە فەئەخەذەتهم عذاب يوم الظلة خوای گەورە زیلزالێکی بۆ ناردن هەموویانی لەناو برد ئێستا کە موسا هاتووە غەزەبەکە تەواو بووە و خەڵک دیسانەوە دەستی کردوێتەوە بە ئیش و کاری خۆی کەواتە موسا خوای گەورە بەبێ قەزدەی هێناوە بۆ منطقەیە ئیشێکی پێیەتی ئەوێ پێی بڵێ موسا سەیرکە ئەمەی تۆ ئەیبینی ئەم کەلاوە و ماڵانەی تۆ دوێنێ ئەیبینیت ئەمە هی دوێنێ سەرکردە و کۆمەڵی خەڵکی ملهوڕی تیابوون ئەمڕۆ بینی کەلاوە یەکم لێهێشتوێتەوە لەبەرەوە بەلاتەوە سیر نەبێ خوای گەورە تەجروبەی فێرکە ئێوە ئەم پیاوە گەورەکە ئەم پیاوە بەرزکاتەوە بەڵێ ئەم پیاوەش لە پێناوی حەقا وای لێ هاتووە دەربەز نییە بۆیە قەومێکی زۆر ئەبینێ ئاوەدەن ئەمە غەریبە بەلاتانەوە غەریب نییە قەومێک هاتووە و هەر یەکە و کۆمەڵە مەڕی خۆی هەیە ئاوێدا بەڵام لەناو ئەم هەموو قەوم و عەشرەت و خەڵکەیە کە شار و ڕوژاوە و ئاوەدەن یەک مشکیلە و یەک شت سەرنجی موسا ڕاکێشێ ئەویش ئەوەیە ووجد من دونهم امرأتين تذودان بینی دوو ئافرەت کۆمەڵێک ڕانی مەڕی زۆریان پێیە و هەر ئاوا نایڵ مەڕەکان بێتە پێشەوە بۆ ئاوەکە هەر ئاوا دووریانە خەنە و پارێزگاری ئەکەن دیارە مەڕەکان زۆر زۆرن ئەمانیش دوو ئافرەتن و پیاوەکانی سەرەیان گرتووە ئەمان لە سەرەکەیانین ئەمان دوور وەستاون حەزەتی موسا کە ئەما بینێ زۆر پێی غەریبە بێ زۆر پێی عەجیبە بێ ئافرەت لەناو ئەم هەموو پیاوەیە چیەکە قال ما خەطبوکما لێیانە چێتە پێشەوە بەڵام چۆن تێیان بگەیەنێ موسا بەنی ئیسرائیلە و زمانی عیبریە لە ماڵی فیرعەونە گەورە بوو و زمانی میسریە ئەمانیش دوو ئافرەتی عەرەبی مەدیەن چۆن لێک حاڵی بن سبحان الله بیرمان نەچێ خوای گەورە پێشەوەی موسا بگاتە ئەم مەرحەلەیە حازری کردبوو لوغەی عەرەبی فێر بێ لە ماڵی فیرعەونە لەبەرەوەی کە بەردەوام وەفدە هات و وەفدە ڕۆی لەبەرەوەی کە موسا مامۆستای لوغەکانی هەبوو لەبەرەوە بەهەڵێو دەستی پێ نەکرد وتی ما خەطبوکما بە زمانی عەرەبی فەسیح لەبەرەوەی کە لە لوغەی ئەوان تێگەیشت گەنجەکان ئەگاتان لێی بێ چەند لوغە زیاتر بزانی ئەو نە زەلامیت و ئەو نە گەورەیت و ئەو نە حسابت بۆ کرێ ما خەطبوکما ئافرەتەکان کارتان چییە لێرە و چیەکەن یەکسەر پرسیارەکە تێگەن ئەمانی شۆک و ئافرەتێکی بە ئەدەبی محتەرەم کە نایوێ لەگەڵ کوڕێکی غەریبا زۆر قسە بکە قالەتا لا نەسقی ئێمە ئاو نادەین حتا یوسدر الرعاء هەتا هەموو شوانەکان ئەڕۆن و ئەوان ئاوی مەڕەکانی خۆیانەدەن ئەزانن بۆ لەبەرەوەیکەوە ئەبوونا شەیخ کەبیر باوکمان پیاوێکی پیرە یعنی خوشکەکەم لە دایرەیەکە دانیشتووی بەرامبەر پیاوێ حتا ڕۆژێ لێ ئەبێتەوە هەتا وەکو ڕۆژ ئەگاتە نیوە لەگەڵ پیاوێکە دانیشتووی خوشکەکەم ئەم دایرەیە جێی تۆ نییە لەگەڵ پیاوێکە لە ژوورێکە ئەبێ پێی بڵێ ما خەطبوکما ئیشە چییە لەم ژووریا دانیشتووی خوشکەکەم خوای گەورە تۆی بۆ کار و کاسبی و دەستەکانی تۆی بۆ کار و کاسبی دروست نەکردووە ئیشە چیە تێکەڵی پیاو بوویت یعنی منزەرەکە غەریبە ئافرەتیەتە دەرەوە بۆ ئیشکردن منزەرەکە بەلای موساوە غەریبە کەواتە بەلای هەموو مسلمانێک شۆ بێ غەریب بێ وەڵام مامۆستای شەڵام من ژنێکی مەعاشخۆرێن بۆی کەوی شەڵام ئاشەکەم لەگەڵا بگەیشتە بێ کرێخانەکەمان بۆ دەربێنێ بەڵێ ئەو ژنەی تۆی هێنی لەوانەیە پارەکەی بەشی میکیاج و جلو بەرگ و مەسرەفی ڕێگەکەی و تەکسەکەی کە لەگەڵ ئەو لەفەیی کە لە دایرەکەیە ئەیخوا من ئەگەر خێزانەکەم لە دەرەوە لەگەڵ پیاوێکا ببینم مەڵێم وەرە کاکە ئیش چی لەگەڵ خێزانی منە بەڵام ئەو خێزانەی من کە چووە دایرە لە بەیانیەوە هەتا دوانی وەڕۆ لەگەڵ پیاوێکا دانیشتووە خوا دەرگاکەشمان لێ داخەوە سپری دیشەکە با ژوورەکەمان سارد نەبێتەوە
با ژوورەکەمان گەرم نەبێ لە کاتی هاوینە. دادە گیان ئەم پیاوەی تۆ کە پیاوتە و مێرتە بەقەر مۆزەفی دایرەکە ناوبینێ. بۆیە هەموو مکیاج و جوانکاری و خۆڕازانەوەکەشێ بۆ پیاوی دایرەکەی و لە ماڵەوە پیاوەکە بێ سیرکە ئۆ وڵا تااقەتم چوە هەموو جوانم عرەقە بەخوا مەتبەخەکە گەرم بوو. ڕاستەکە پیاوەکەت کە ئەتبینێ میکیاجەکە شۆرێتەوە بەڵام لای ئەو میکیاجە تۆخەکەت جوانە. ئەمە بۆیە فیتنە ڕووەدا، بۆیە کەس بە کەس رازی نابێ، بۆیە مشکلاکەوێتە ناو ماڵەکانەوە، بۆیە ئافرەت هەڵەسێ ماڵەکەی خۆی بەجێڵێ مناڵەکەی خۆی بەجێڵێ ئەبێ بچێ لە داینگەیەکا بەخێو بکرێ خۆشی لە ڕەوزەیەکی ترا مناڵ بەخێوەکە. دادە گیان خوای گەورە ڕەحمێکی پێکردووی، ڕەحمێکیشی داویتە تێ ئەفەرمێ يخرج في من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس. لسکی تۆیا مناڵێکی وا دەرەچێ کە شیفای خەڵکی تایە ئومەتانی مامەسامە باسی هەنگە خوا بکات تۆ تێکەڵ ناتێکەڵم نەکرد. دادەکانم لە ڕەحمی ئێوە پیاوان دەرەچێ و ئێوە دروستکردن و مەعمەلی پیاوتان پێیە. ئەگەر پێتان ناچێ بەڕێوە بیدەن بە ئێمە کاکە ئێمە پیاو دروست دەکەین. ئەم ڕەحمەی تۆ بۆ ئەوە دروست نەبووە دانیشتی بە درێژایی ساڵ بەست بێت و مناڵ نەخەیتەوە. ئەبێ ئەم ڕەحمە مناڵی گەورەی کەڵە پیاوی لێ بێتە دەرەوە. بۆ چکە خوای گەورە فەرمێوە ئەوحا رەبوکە ئیلە النەحل، خوای گەورە وەحی نارد بۆ نەحل فەرمووی أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل ثمرات. فەرمی لە هەموو دار و بەرەکان بخۆ ئەی هەنگ لە هەموو بەرهەمەکانە خوا بۆیە ئەتوانێ هەنگوینێکی دروستکە کە شیفای بۆ خەڵکتیا بێ. بەڵام هەنگ تەنها لە چی ناخوا؟ هەنگ تەنها لە چی ناخوا؟ لە چی دارێ ناخوا؟ بەس لە داری تووتن ناخوا. ئەوەی گەنجەکانمان لە جاتی سیواک زۆریان حەز لێیەتی ئەیکەن بە جگەر و دووگەڵەکە یەکەن بە ئاسمانە. بەڵام سوبحان الله لە سا پەنجای ئەوانەی کە فێری جگەرا بن لەسەر ئاوا فێرێ بن نازانم ئەبێ تام و بۆنی چی بێ یان ئەبێ چی تێکەڵکەن لەسەر ئاوا بەڵام پێیان عیبە و پێیان شەرمە لە دەرەوە بیکێشن لەبەرەوەی وەختێک گەزانی دووکەڵ لەسەر ئاوا کۆچێ بە ئاسمانە نازانی ئەمە چییە بەرزە بێتەوە. سوبحان الله خۆشەویستەکانم ئەم هەنگە خوای گەورە لە سکیا شیفای دروست کردووە ناوێ با لە قورئانە. ئایا هەنگوین لە ئینسان گەورەترە؟ هەنگوین لە کەڵە پیا و پیاو گەورەترە کە لە ڕەحمی ئافر بێتە دەرەوە؟ لەبەرەوە دادەکەی من ئەم هەنگە لە چیەوە دێ؟ مەعمەلێکی هەیە ناوی ناوە شاژن. یعنی شاژنی هەنگ ئیشی چییە؟ بەس ئیشی ئەوەیە مناڵە خاتەوە، هیچ ئیشێکی تری هەیە؟ نە، کارەکەری هەیە ئیشی بۆکە. پیاوی هەیە بەس ئیشی پیتاندنی شاژنە، هیچی تر. یعنی ئەم شاژنە کە بە هەمووی خزمەتی شاژنەکە، ژووری شاژن جیایە، خواردنی شاژن جیایە، ژووری زاوزەی شاژن جیایە، ژووری مناڵبوونی شاژن جیایە، هەموو شتێک بەس بۆ شاژنە شاژن بۆ ئەوەیە بەس مناڵیان بۆ بخاتەوە. سبحان الله. یعنی خوشکی من دامان ناوی بە شاژن ئەڵین وەرە لە ماڵەوە عاشەکەی خۆمە کەمە دەستەوە هیچم لە تۆ ناوێ بەس مناڵم بۆ بەخێوکە و مناڵم بۆ بخەرەوە. وەڵا بەزیارم نەکرد بۆچی من دەست لە تۆ پانکەمەوە وەڵا خۆمیان ئیشەکەم. دەوەرە فەرمووی ئیشکە. قەسەم بەخوا حکومەتم بەدەست بووایە بەیانی هەر هەمووتانە ببرد بۆ خەباتە. ئەمی زەمانە ئیسراحەت بکەن. زۆرتان حەز لە ئیشە وەرە فەرمووی ئیشکە. خوای گەورە ئەم دەست و بازوەی تۆ بۆ ئیش دروست کردووە دادەجیان. ئەم جلو بەرگە و جوانەی تۆ بۆ ئیش دروست کردووە. یعنی پێ و عەیبە بچی لە دایرەیەکە پێ و عەیب نیاڵی مدیرەکەت خوا کەفاەت خوا شتێکم بۆ زیاکەت خوا ئیجازەیەکم بەرێ پێ و عەیبە لە مێردەکە و دەستپانکەیتەوە. بۆ دەستی لێ پانەکەیتەوە بڵێ وەرە معاشەکەتم بەرێ بێنە پارەکە جوڕیکە بێنە من مناڵە بۆ بەخێوەکەم. خانووکەی منە و ماڵ هی منە خۆچکە خوای گەورە فەرمێ لا تخرجوهن من بیوتهن ماڵ هی منە بێنە کرێ خانووەکەم بەرێ سەری مانگە وەرە دەریکە. ئەی چی؟ منەت چی لە مەزانە؟ ئەبێ ئەو منەت لە تۆ بزانێ کە تۆ هاتوویت جیلێکی لە ماڵەوە بۆ پەروەردەکەیت. بەداخەوە ئافرەت زۆر غەڵڵ لە مەحاڵی بووە. ئەڵێ وەڵام مەل بە باڵێ نافڕێ زانی بە باڵێ نافڕێ خوشکی من. ئێمە ژەمانەیە دوو باڵمان هەبێ بە زمانەی بیکەین بە دوانیەوە نەیاڵم. ماڵتان ئاوەدان بێ ئەم بەستم دوژنێ ها هین عەفوەن کورە ئەستەغفیرڵڵا پیاو چۆنێ لەم ڕۆژایە باسی ئەوە بکە ئەمانەوێ بیکن ئەڵێ وەڵا پیاو بە سمێ ناژی.
باش ئێمەش زانین بە دوو سیەژی خوشکی من باش ئێماڵین پیاو بە سیەک ناژی کاتە ئەگەر سیەکی هەبێ بە سیەکی تریشی هەبێ بەڵام ئەگەر پیاو بێ خوای گەورە سنی وا دروست کردووە فراوان کردووە و شەرحی سەدری کردووە ئەگەر جگەرە خۆر نەبێ ئۆکسجینی یەک لای بەشی هەموو لاشەیەکە پاشان ئەگەر تۆ لایەکی سیبی منیش لاکەی تری سیبم ئەی چێ خوێن بۆ ئەم سیە بنێرێ ئەی کوا دڵ خوێنی بۆ بەرێ خوێنی لێ وەرگرێتەوە ئەی بۆ من سی نەبم هەردوو سیەکە نەبم تۆ دڵەکە بی بۆ هەردووکمانە بێ لە ماڵایەک ئیشکەین ئاخر لێ من ئاغا و تۆ ئاغا چیە جێگەمان بۆ ڕاخە واکە خوشکی من تۆش وەکو من ئیشەکەی تۆش وەکو من کارەکەی ئێوارەشە بێ بڵێم وەرە دادا ئەی کوانانەکە بۆ حازر نییە چینێکی شەڕمان بێت ئەی کوا دیجەکەشم بۆ ڕاخە و خزمەتیشم کە و مناڵەکانیش بەخێو کە و جلیشم بۆ بشۆ ماڵیش پاکەرەوەکە ئەی ئەو بارەیە کە ئەی جاڵا پیاوەکە خۆم خەڵک کارەکەری هەیە بە زیان نەکرد تۆ بە کارەکەرم بۆ ناگری دێو بارەیەم بە کارەکرد تۆ بیکە خدا دەژیان ناوەڵام من قوبڵ ناکەم چەند ساڵم خوێنەوە چوە نەبێم لە ماڵەوە دانیشم خدا دەژیان تۆ من کە ناوی خۆم ناسی ئاخر سیە بێ ئۆکسجینی هەبێ پیا زۆرجار لە ماڵەوە بۆ فشار بەژنەکەی ئەڵێ هەناسەکەم ئەی سی چۆن بیاناساشی یان پێڵێ دڵەکەم ئەمە علامەتی ئەوە چی یعنی علامەتی ئەوەی با من سیەکە بم بەس من لایەکی سیەکە نەبم تۆ لاکەی تریبی ئەم فەهمە لە ناومانە زۆر سەقەتە حەزەکەم بزان مێشکمان ڕاستکەینەوە خوشکی من ئەو ڕزقی خوای گەورە بۆ ماڵێکی دابین کردووە بۆ ئەو مناڵانەی دابین کردووە خوای گەورە هەرەیدا بۆ تۆ ئەبێ هەر لە دەرەوە بیت و لە ئیشکەیت و ئەمە کاری تۆ نییە ما خەتبوکما چیەکە لە دەرەوە دادەجیان خوای گەورە بۆ یاری دروست نەکردوون ئێوە سەدەف و گەوهەرن گەورەتان بینیوە ئەبێ بچی لە قوڵایی دەریانە لە ناو سەدەفا دەری بێنی ئاوا بیکەیتەوە جا سەدەفەکەی لێ دەریە قورس و سەنگی ئافرەت لەمەدایە ئافرەت بەمە بەڕێزە ئێستا باسیەکەین بڵێ ما خەتبوکما چیەکەن لە دەرەوە چۆن ئەبێ ئەم تیشکە زیان بەخشە لە تۆ با پێستی تۆ بۆ ئەم خۆرە دروست نەکراوە قالەتا لا نوسقی کورە بەخوا ناچارین چی بکەین ئەم پیاوانش زۆر نامردن کە معاشمان نادەنێ و بەخێومان ناکەن و ناڵین مەڕەکانیشمان بەرینە پێشەوە هەتا وەکو خۆیان تەواو نەبن ئێمە بێ لە دواوە سەرە بگرین و بۆستین ئاوەکە هەمووی قوڕاوەکەن و کۆتاییان پێ ئێمە ئەم دوو ئافرەتە زەعیفە فەقیرە دوای هەڵەسین بێ مەڕەکانی خۆمان ئاوی نەبێ ئێوارە بڕینەوە کەواتە ئەم قەومە دیارە قەومێکی بێغیرەتن کە ئەو ژنەی ئیش نەکا نان نابێ بخوا پیاوی ئەوروپا وایە ژنەکەیە بێ ئەگەر سایق تەکسی بێ سایق لۆری بێ فیتر بێ هاتەوە پارەکەی لەگەڵا بەشەکە ئەڵێ وەرە من پاری خانۆکەم داوە تۆ بچۆ زەریبەی فڵان شوێن بە من پاری ئاوەکەم داوە تۆ بچۆ پاری تەلەفۆنەکە بە ئەبێ ئاوا بێ بۆیە ژن و پیاوی ئەوروپا یەکتری مارە ناکەن نەوەک دوایی جیابنەوە دوایی پارەکەیان لە بینی هەردووکیانە بەشەکرێ ئەوانی لە ئەوروپا ژیاون حەقیقەتیان قسەیەزانن ئێمە جوانمان لێ بێ یعنی ئەوەی ئیشی نەکرد نابێ بخوا یعنی ئافرەت لەبەرەوەی کە ئیش نەکا نابێ نان بخوا ما خەتبوکما دادەکان و ئەبوونا بەڵام میلەتەکە دەرەخەن باوکمان پیاوێکی پیرە و ناتوانێت ئێمە لە ناچاریا دێین ئەگەر ئەمە نەکەین لە برسا ئەمرین چکە خەڵکەکەی بێغیرەتە حەزەکەن خەڵکێکی وا بێغیرەت بن حەزەکەن ئافرەتەکان لە دەرەوە بێ و ئیشکا خۆمان وەکو قەرەش لە ماڵەوە دانیشین ئاخرە بینی ئافرەتەکان دایرەکانیان داگیر کردووە و ئەمڕۆ گەنجی خاوەن شەهادەت تەخەڕوجەکە بێ ئیشە بەتاڵەیەکی زۆر دروست بووە بۆیە خۆ پیشاندانجی حکومەت دروست دەکرێ دەوەرە ئافرەتەکان لە دایرەکان دەرکەبزانە چەند جێی بەتاڵ دروستە بێ بۆ خاوەن شەهادەت تازەکان بەڵام کە ئەو جێی گرتووە ئەو دانیشتووە تۆ بێ لە دواوە سەیری کێ تا ئەو ئەمریان تەقاعودە بێ ئینجا بچیتە شوێنەکەی خۆشەویستەکەم جەرگم ژانەکە دادە وەڵڵا جەرگم بۆ تۆ ژانەکە قەسەم بەخوا کۆمەڵە وڵاتم بینیوە بۆتان باسکم لەوشێ دەستکەم بە گریان لەو کاتێک کە ئێمە چوین لە وڵاتانی جنوبی شەرقی ئاسیا مالیزیا سین وڵاتانی تر کاچوین ئیسراحەتمانە کردو لە فندقەکانە خەوتین ژنمانە بینی ئەو کاتە ئەهاوکەن سەجادەکانی پاکردەوە کە ناز بوو بە درێژایی جادە ڕۆیشتوم مەگەر خوا بۆ خۆی بزانێ قەیسەرێکی چەند دوور و درێژ بووە لە کوالالامپور لە مالیزیا چوار پیاوم نەبینیوە خاوەن دوکان بێ هەمووی ژن بوو بەڵام چی بکەن یەک پیاو بەرامبەر حەو ژنە لە مالیزیایە حەمدە خۆماوان لێنا هاتۆ بران بەڕێزەکەم ئافرەت کەی بەرگێمیشانە ئەگرێت تۆزێک بابینە هۆشی خۆمان بزانین ئەمە خوای گەورە هەر یەکە بۆ سروشتێک 4000 فەرق لە بینی جسمی پیا و جسمی ژنە هەیە 4000 بە
والله دادا عیبە باسی فەرقەکان بکەین بەس بەخوا فەرقمان زۆرە یعنی تۆزێک هەر دەوتە حیا بێنەوە بەرخۆتان بەرەخوای گەورە هەر یەکەمانی بۆ سروشتێک خەڵق کردووە قسەم زۆر پێ لەسەر مۆزوع بەڵام کۆمەڵێک کۆڕمان هەیە ئینشاءالله زیاتر لەسەری ناڕۆین بەڵێ فسقى لهما سبحان الله وەکو پیشەی ئەم پێغەمبەرە گەورەیە عادەتی وا بووە دایمە خۆنە ناز بووە زان ئێستا کە موسا هاتۆتە منتقەیە 8 دانە ڕۆژەی چینە خواردووە ئەزان 8 دانە ڕۆژە بەس گەڵای دارەکانی خواردووە دەمی هەمووی تووشی قورحە بووە ئەزان سکی نووساوە بە پشتێ و هیچ لاشیان نەماوە ئەزانین دەمی وشک بووە و 8 دانە ڕۆژە تامی ئاوی نەکردووە لە ترسا و لە برسا سبحان الله بەڵام کە ئەمە بینێ غیرەتی قوبڵناکە و هەڵەسێ بۆچی هەڵەسێ چێ بەگژ یەک شارە یەک شار چۆن قوبڵەکەن دوو ئافرەت ئیش کات و ئێوەش دانیشتن مەڕی خۆتان پێشەخەن و دوو ئافرەتە پێش ناخەن چۆن قوبڵەکەن دانیشتون و دوو ئافرەت بە پێوەیە چۆن قوبڵەکەن دوو ئافرەت ئیش کات و مەڕەکانیان بۆ کۆنتڕۆڵ ناکرێ موسا لە بەردەکە و لە بیرەکە ئاچێتە پێشەوە خەڵکێکی زۆر سبحان الله ئینسان کاچێتە شارێک و یەکەم جار شاری خۆی نێ لە خۆی ترسێ خەڵک ناناسی هەموو یەک عەشەت و یەک بنەماڵە وەڵا بچن بەگژیا پەڕ و باڵە بین بە ئاسمانە بەڵام موسام پیاوە نییە بترسێ بەو برسێتیەوە چێتە پێشەوە ئەیانەوێت دەستی بگرن بەڵام ئەکا بە بەردی بیرێکا و بەدە پیاودایان ناوە بەردەکە لە ئابە کە ئەم عەزەڵات و زەخامەتەی موسا بینن هەمووی پاشەک شاکاو چێتە دواوە پاشان ئاو لە بیرەکە دەرێنێ بەشی هەموو مەڕەکان بە یەکجار دەرێنێ چونکە شاری قووەتە و ئەوی قووەتی نەبێ ئەخورێ کەس ناوێرێ سویریکە بەڵام ئەگەر ئەو دوو ئافرەتە بوونایە حەیایانە برد فەسەقا لەهوما ئاویان بۆ ئەدا و مەڕەکانیان تێر ئاوە کات و ئەیانێرێتەوە ئەی خۆی قومێک لەو ئاوە ناخوا بۆ چکە نۆڕەبڕی لە خەڵک کردووە بۆ ئەوان بۆ خۆی نەکردووە سبحان الله بەس بیل لە مۆقفێم پیاوە بکەنەوە خوای گەورە فەرمێ ئاوی ئەوانی دا و ئاوی خۆی نا ابن عباسە فەرمێ پێویستی بە دەنگە خورمایە بوو لە ڕۆژەیە 8 ڕۆژ تۆ ئاو نەخۆیتەوە چیەکی بۆ ئاو سبحان الله 1000 دانە کیلۆمەتر لە بیابانە ببڕی چیەکی بۆ ئاو ئەی کە ڕۆیشت ڕەخەم تەلەفۆنی ئافرەتەکانی وەرنەگرت نە ئەی عینوانی ماڵەکەشی وەرنەگرت دوای شەو بچێت نە ئەی پرسیاری باوکی شایی نەکرد باوکتان ناوی چییە و بنەماڵەکەتان و عەشرەتەکەتان نە کارێکی بۆ خوا کرد موسا ئێستا تۆ لە میسر دەرکراوی لە پێناوی حەقێکا دەرکرای ئێستا ئەو شارە لە خۆتەکەی بە دوژمن نۆرە بڕێ بە دوو ئافرەتەکەی بڵێ چکە من خوا بۆ حەقی دروست کردوم ئەگەر لەسەریشی لە ناوچم لە داخی مەینەت و دەردی دەروونم بۆیە دەم نادەم لە پێناوی دڵی پڕغەم کە سینەم مەوجەدا تا دەم هەلە پارانەوە ئەمڕۆ زوبان و دڵ لە کارایە زوبان ئاوەر کە بەستە زمانە سبحەینێ کە قوچادەم هەلە بپارێنەوە لە خوا ئەمڕۆ چکە زمان و دڵتان لە ئیشایە بەڵام کەسبێنێ ڕۆحتان دەرچوو دەمە قوچێ و ئیتر پارانەوە نامێنێ هەلە پارانەوە ئەمڕۆ زوبان و دڵ لە کارایە زوبان ئاوەر کە بەستە زمانە سبحەینێ کە قوچادەم بەحەق هەر حەق بە ناحەق ناحەقم گوتووە لە ڕۆژێ بووم وەکو مەنسوور ئەگەر بشم کوژن ناکەم لە حەق لادەم بەڵێ پیشەی ئەم پێغەمبەرە گەورەیە ثم تەوەلە ئیلە الظیل پاشان هاتەوە بندارەکە دانیشت و پاڵکەوتەوە ئای سبحان الله بێنە بەر چاوی خۆت پیاوێک بە غەریبایەتی هاتۆتە ئەم مەنتقەیە گەنجێکی 30 ساڵ ئانەیە لە گیرفانیان نییە پارەی فندق و پارەی مەطعەم و پارەی ئاویشی پێ نییە بیدا کەسیش ناناسێ لەو مەنتقەیە 8 ڕۆژ زیاتر هیچی نەخواردووە تینووە برسیە پێویستی بە ئیسراحەتە بەس دارێ شکە باو خوا استەغفر الله
بەس دارێشکە بە دار چییە بەس خواشکە بە بۆیە پەنا ئەدا بە دارەکە و ئەفەرمێ ڕەبی ئینی لما ئەنزەلتە ئیلەیە من خەیرین فەقیر خوای گەورە بۆ نیعمەتی ڕژانوتە بەسەرما من فەقیرم بۆ نیعمەتی تر کوڕی نیعمەتی چی تۆ پێستی پێت هەمووی ابن عباس ئەفەرمێ پێستی پێی هەمووی ڕۆیشت بوو پێستی پێوە نەمابوو پێی چوو بۆ سەر ئێسقان سکی بە پشتیەوە نووسا بوو ئەترسا نازانێ ێشا لە دەست فیرعەون نەجاتی بووە یان نا چونکە نیعمەتەکانی دنیا ئەم سیانن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من ئەصبح ئامنا فی سربه ئەوی ئەمون بوو لە خۆی و لە دوژمنەکەی کە زەفەری پێنابا معافا في بدنه جسمی صحیح بوو تەندروستی باش بوو عنده قوت يومه خواردني أو روجي هبو فكأنما حويزت له الدنيا بما فيها وكويك همو دنيا هبي وابي بلا موسى تو كم كامل مسيانة هبو هيج يشتغل إخوائي قورة بيوستم بنعمتكاني تو زياترا أما لنا شكريكاني خومانية خوايا شكرا ببشر أخو من كتو رابي لخوا خوايا شكرا داتش سباس بوتو خوايا بلا ما شكرني أما ناوي هم يرخى بلا موسى ربي إني لما أنزلت إلي من خير فقير اشتغل فقير برحمتي تو دعاكي طواو كاو طواو ناكا وقتك زانيكي لشكان لبردمي راست ابنو أقرأمك سناتا موسى شيك تكرت فجاءته إحداهما تمشي على استحياء دانيك شكان هاتو بەڵام کچەکە وەکو عومەری کوڕی خەتابە فەرمێ دەم و چاوی داپۆشی بوو دەم و چاو داپۆشینیش فەرز نەبوو لەسەری تەمشی عەلە استیحیا بە شەرمەوە لار و لەنجەی ناکرد مکیاجیشی نەکرد بوو دوایی بێتەوە بڵێ باسایی لەو کوڕە گەنجە بەم نە ئەی بۆنی لە خۆی نەیابوونە برۆشی هەڵ نەگرت بوونە جلی ئاڵاواڵا و جلی ئیشی داکە نەبێ و جلی جوانی لەبەر کرد بێنە جوان خۆی داپۆشی بوو خۆی پێچابەوە هاد ولاي موسى تمشي على استحياء أمشر مخوال قرآن باسيك على استحياء على بو برزبون ويا هاد ولاي موسى يكسر جنجي كما فتابين قماني خلابي بيبا بو چياتو تو إيشي چيا هاتو تعارف كين جنجة داما وكان هاتو سباسم كان هاتو رقم هاتو إيميلا كم ورقريه نا هاتو بمباتو بمالوا ام آفتنا لي ام گنج بيدي بوشتي خراب چه چونك امش آفتكي بشر ما عليه ان ابي باوكم باوكي تدخلك على موضوع كيا كره من تقول كليه حزمان ليك بي باوكم نقصي من درناتي دواي هالخم شوف كم باركسي باوكم خوي باوكم قتلي نشكانو لبرو باوكش بقسمك عليه خوك شكم بكرسي راضي من هالخوم راضي مش كزامتو انساني كي غلط هناش قد اقل غلط ناكا نا خوشكي من اگر ويستي السوق نبي لقال كوريكا دسي بيا قرم كاتوا يا كم جار بلا ان ابي باوك تدخل على موضوعك يا بويك لكاسبي ولتجاره ولا معاملتك تاني دوريني چونکە ئەو گەنجە ئەو نەدەسێ پێگەرمەکاتەوە دوایی پەرۆشی ئەوەی نییە بێداواتکە چونکە ئەوەی لە تۆیە جوانە و خۆشە بینیوێتی پێویستی نییە چێ بەلای کەسێکی تر نا تۆ ناکا بە دایکی مناڵەکانی قەت بیر لەوە نەکەنەوە قەت وعد بە گەنجێ نێن بەبێ باوکتان قەت تەلەفۆنی خۆتان نەدۆڕێنن قەت نەفسی خۆتان نەدۆڕێنن دایکەکەم خوشکەکەم تۆ بەوە بەڕێزی کە تەمشی عەلە استیحیا عفوا هاوڵاتی بەڕێز ئەم کارتە هەڵەیە یاخود جارێکی تر بەکار هاتووە کارتێ من بچم 10,000 پێ بەم 100,000 پێ بەم بەکار هاتوو بێ فرەیدا کارتی تۆ نابێ بەکار هات بێ ئەبێ زەرفەکەی پێوە بێ لەلای و لایلۆنێکا بێ ئەوەی سەریشی نەکڕێنرا بێ و کەس پێش تۆ نەیخوێن بێتەوە بۆ ئەوەی کە پارەی پێبەی ئەژنا هەموو ئەو کارتانەی کە بەکار هاتوون خەڵک لەسەر جادە شەقیان تێڵەیە بەیانی 100 کارتان بۆ کۆکەمەوە لەوانە کەستان بە پولێکەی کڕێ چێ هەیە کاسبی ئەوە بکا کات لەسەر جادەکان کۆکاتەوە بیفرۆشێتەوە
بەڵام دخوا وحدم پێ نەما دخوا بە قوربان ما 10000 وای 10000 بەرێ تۆزێکم بۆ هین کە بۆ تۆزێکم بۆ ڕەسیدم بۆ حەواڵەکە بۆ چکەم کاتە بەکار نهاتوە نەکەن بن بە کارتێکی بەکارهێنراو دادەژیان واللهی لەبەر تۆمە لەبەر کەسی ترم نییە بەڵێ ئینە ئەبی باوکم بانگتەکا بۆ لیەجزیەکە ئەجرە ما سەقەیتە لەنا بۆ ئەوەی کە پاداشتی کردەوەکەت باتەوە چوینەوە بۆ ماڵەوە دیارە بەڵام بۆ ئەمی باز ناکا پێویست ناکا بۆ تەفسیلە ئافەتی بە ئەدەب دوو کەلیمەی ضەرور لەگەڵ گەنجێکا باسەکە زیاتر لەسەری ناڕوە باوکم بانگتەکا بۆچی بۆ دەعوەت ئەم دەعوە لەم کاتەیە لە هەموو شتێ خۆشترە سبحان الله ئەو هەموو ساڵە لە ماڵی فیرعەونە قەت تامی دەعوەت و خواردن نازانی بەس ئەم دەعوەتە زۆر سپێشەڵە ئەگەر نانە ڕقەیەکیش بێ زۆر بەتامە چونکە دەمێکە نانە نەخواردووە نەعمەتەکان نازانین هەتا لە دەستمانە چێ قەدری نازانین ئەو هەموو ساڵە ئەم هەموو خوارد نەخۆشە لەبەر دەستمانە شەقمان تێڵەیە هەتا گرانیە دێ بەسەرمانە ئەنجاڵین و خواردنە چەند شیرین بوو شیرینە و کاتە چەند خۆش بوو ئەو نانە قەدرمان نازانی بەڵێ ئایزەکانم ئەم ئافرەتە بەڕێزە ئەم کوڕەبان کاتەوە بۆ ماڵەوە بەلای باوکی لیەجزیەکە ئەجرە ما سەقەیتە لەنا بۆ ئەوەی کە پاداش دەباتەوە لەسەر چی لەسەر ئەوەی کە چاکرد لەگەڵا کردین و مەڕەکانێ بۆ ئابداین بەڵێ بەڵام قۆڵەکەن قۆڵ ناکەن بە قۆڵیەکە ئەم ئافرەتە پێشەکەوێت لە پێشی حەزەتی موساوە و موساش بە دوایە ئەڕوا جافەتەکان ئیمڕۆتان بینیەوە نەجوانە پانتۆڵە لە پێیەکەن لە پێشی پیاوە ڕۆن سبحان الله پیاو نازانسی چی بکە سەرداخەی ملتشکێ سەر بەردەکەیتەوە بۆ ئاسمان بەردەمی خۆ نابینی سەیری بەردەمی خۆتەکەی شتی خراپە بینی ئەی خوایە پەنا بۆ شۆ بەرم تو ئەو خوایە دادە پانتۆڵی ئافرەتە با تۆزە سەر ژۆلاکتم ئەم جارە بکتمەوە بە قورئان من پێم عەیبە لەبەر ضەرورەت و داوای نەبێ لە پێیکەم ئاخر جل بۆ ئەوەی عەورەتی ئینسان داپۆشی ئەم شەواڵە چەند جوانەکە لە پێیەکەی واللهی دەرپەی خەرمانەکەی خۆمان دەرپەی سەر خەرمان کە کاتی خۆی پیرەکان لە پێیانە کرد لەو پانتۆڵە جوانترە بۆ چونکە لە ژێرەوە تەسکە بێ و لە ناوەڕاستا فراوانە بێ لە شوێنی عەورەتا پانتۆڵ لە شوێنی عەورەتا تەسکە بێتەوە دوای فراوانە بێ من ئەمە تێناکەم ئەمە بێت چ جلێ بێ تیقەتان ناوە ئەمە جلی پیاو نییە چ جای جلی ئافرەت بێ دادەچیان چۆن شەرم ناکەی لە بەردەم پیاوێک کە واڕۆی پانتۆڵێکیشی لە پیایە لەبەر ئافرەتەکە لێ من لە دواتەوە ئەڕۆم تۆ لە پێشەوە بڕۆ هەر کاتێک گەیشتینە کۆڵانەکەی ئیشارەت دەکەم ئەگە بەردێکم هەڵا بۆ لای ڕاست یعنی لا بە بەلای ڕاستە بۆ لای چەپ یعنی بەلای بەڕای چەپ یعنی موسا وەکو سایق تەکسیش ئاوێنەی پێ نییە لە دواوە سەیری کا بزانێت چیەکە هەر بە سەیری پێش خۆیەکامی سەیری دوای خۆیەکە سبحان الله ئەمە ئەدەبی ئافرەتە پانتۆڵی لە پیابوو نەبەخوا عەبایەکی تون ئاڵان بوو لە خۆیەوە جوانیش عەینەن گەوهەر لەناو قوڵایی زەریایە خۆی شاردبەوە فتانە بەقەدرن بەڵێ هەتا ئیگەێنێتە ماڵەوە سبحان الله فلما جاء وقص عليه القصص كموسى دانشت وناسيكي هەڵمژێ و تۆزە ئاویان بۆ هێنا و نانێکی خوارد و حکایەتێکی بۆ ئەم پیاوە بەڕێزە گێڕایەوە هەندێک ئەڵێن ئەمە شوعەیبە هەندێک ئەڵێن نەخێر پیاوێکی چاک بووە پیاوێکی ماندار بووە پیاوێکی زانا و عالمی سەردەمی خۆی بووە قصەکەی بۆ جێڕێتەوە قال لا تخف مەترسە نەجەوتە من القوم الظالمين نجات بوو لە فیرعەون و قەومە زاڵمەکە ئەی باشە موسا کە دەرچوو دوعای چی کرد قال ربي نجني من القوم الظالمين خوای گەورە نەجاتم بکەواتە یەکەم جار نەجاتی بوو یەکەم جار ترسی لەسەر نەما ئەم پیاوە مژدەی داوەتی ئەم شوێنە ئینتەرپۆل و ئەمریکاش نایگاتێ مەترسە گەیشتیتە شوێنە ئیتە دەستی فیرعەونێ پێناگا چونکە ئەو کاتە دەستی فیرعەون بە زۆر بە شوێنەکانە گەیشت بەڵێ قالت إحداهما ئافرەتان بینیوە کە یەکێک میوانێک گێت و اینجا هەردووکیان جوێنن دوو کچن جوێنێن بە دەرگاکەوە بزانن باوکی لەگەڵ و پیاوەیە چێڵێت و جایکیان لە خوارەوە یەکێکیان لەسەرەوە هەردووکیان جۆ قوڵاق وەستاون و لە پشت پەردەکەون طبعا پیاو ئافرەت زۆر بە فەقیر سیرەکە بەڵام ئافرەت لەو ماڵەیە میوانەکە بۆچی هاتووە چی کردووە و چۆن ڕوا باسییان کردووە میەزانێ پیاش وازانێ ئافرەت زۆر لاموباراتە بۆ کە گەنجێکە چێتە خوازبێنی ئافرەتێ ئەو ئافرەتە لەبەر دەرگاکەوە ئەنجا ئێستا دەرگای مەطبەخیش ڕێک بەرامبەر دەرگای حەوشەیە ڕێک ڕسمێک گرێ و یەتە ژوورە و سەیرێکا و جووە گرێ و جۆ قوڵاکەوە خۆشی زۆر بێ مبالات و زۆر بێ ئەهمیەت و بێ بایەخ پیشانەیە بەڵام بۆ خوایە لە تۆ زیاتر مۆزوعەکەی بەلاوە گرنگە لەبەر ئەمانی ژویان هەڵخستوویەکیان ڵێ یا ئەبەتی استەئجر
باوکە ئەم پیاوە ڕاگرە، ئەم پیاوە بەکرێ ڕاگرە. بۆ ئینە خەیڕە مەن ئیستەئجەرتە القەوییو الئەمین. بۆ چیەتی؟ ئەم ئافرەتە ئەیوە جارێکی تر ئەو زەلیلیە نەچێژێتەوە کە ڕۆژانە ئەی چێشت و بچێ مەڕئاو بە، بچێ بۆ دایرە و ئیشکا، بچێ سیارە لێخوڕێ، بچێ زەرعاد ئاو بە، بچێ بە دوای وڵاخە، بچێ بە دوای مەڕە. ئەمە ئیشی من نییە. یا ئەبەت ئیستەئجر. باوکەم پیاوە ڕاگرە. کێ؟ شازادەی میسر ڕاگرێ بەکرێ؟ بەڵێ قبوڵیشی کی. لەبەرەوە خاوەن شادەکان پێتان عەیب نەبێ هەر ئیشێ بکەن دوای تەخەڕوشتا. وەڵام من شادەی ئەندازیاریم هەیە، یعنی چۆن بچم عەیب و شوورەی بچم ئیشی کرێکاری بکەم؟ نا، پیاوی بچۆ کرێکاری بکەم، بچۆ کاسبی بکە، بچۆ تیجارەت بکە، بچۆ ئیش بکە، بچۆ دوکانداری بکە، بچۆ سایق تەکسی بە. عەیب نییە. ئەوە عەیبەکە بێ ئیش بی. ئەوە عەیبە کە ژنەکەت ئیشی بۆ کا خۆ قاچە خسبێتە سەر قاچ لە ماڵەوە. يا أبت استأجر أي باوكان بياو راقرا إن خير من استأجرت القوي الأمين. باشترين بياوي كراد قرت بيه وقوي بيه، يعني بياوي كي ببازو بيه أمينيش بيه، يعني خاون كارقوي إشكان أم آفرة بروتوكولي تعين كردني موظفة كانتان بودا أنا ألي أقر موظفتان تعين كلا إخوتان بادو صفتي جواني تيابي بادو إيشي جواني هبي يكم قوي بيه ودسي بسري شكايا بشكي دوميان أمين بيه حتى أم يسجم قانون سارين مفعولة. يعني بابازوي إيشكي هبي وتوانا إيشكي هبي وأمينيش بيت زيو خيانة دلينا كباوجان شو نزاني أمينة باوجان أم بياو بدري جاير رجع كسيري نكردم لپیشمو اروی بینیشم برده کی لادا بده پیا هول ناجیا و کسیش نیوراشان بالشانی. افراد بشی معجبه به ازان افراد بشی معجبه به بگنج کاسنی کردتو ملانگه ایشی کردت ملیو روش اسمی الله سبحان الله پاک تاشی و انجا جوان لسر مودیلی قجی داینا و انجا قجی هدیه کوچو بعالم یکالی کاربا گرتویتی اینجا بلازو لنجوا أرواتو إذا زور بيجو يعني خوي بيا كش زور بي معجبة بيه خوي زور لا جوانا كأم كش آخر براكم والله تو أجر بيا ولا دوات ولا بازار بروح تانية تبيشتو نازاني بياويان جني جن بابا كي معجبة بيه جن بياوي كي بيه بس سيبري بشوتا سيبري وا ظل بيه ظل شو عفرت هز بنقصي كتايا بيه وتري inferiority هز بكمية كتايا حەزەکە بچێتە پەنا قەڵایەکەوە کە ناوی پیاوە بۆیە ئافرەتە تا شوونەکا پێی ناوتێ موحسن چکە لە پەنا قەڵاکەیان نییە بۆیە حەزەکە بچێتە لای پیاوێکە و لەژێر باڵی پیاوێکا بێ بەڵام ئەو پیاوە بێ بە بازوو بێ. لەبەرەوە موسا پیاوێکی ڕەش بوو میکیاجیشی نەکردە بوو ئەم کچە پێی معجەبە بێ یا ئەبەت ئیستەئجره باوەجیان ئەم پیاوە ڕاگرە ئینە خەیڕە مەن ئیستەئجەرتە القەوییو الئەمین. دو صفتي شاك بو دو إنساني شاك أبي قوي بي وأبي أمين بي بلى أما قانون يك أم آفرة شاك وأم آفرة باشا بمان دار رجع بلام أم باوك لقسي أم آفرة تيجا يكسر فرمي قال إني أريد أن أنكحك إحدى ابنتي هاتين أما يكي نمدوك شمل ما ركم سبحان الله أم باوك لجفريك شكي تيجا قبولناك خدمت كاري لما لك يا بي بردوام نامحرم بي بي ئەمە یەکێ لەم دوو کشە بەمێ بەڵام تۆ دوو دایکە هەبوو لەوێ منیش دڵە ناشکێنم خۆ یەکێ لەم دوانە هەڵبژێرە. ئیخوا چۆن تۆڵە بۆ موسا بکاتەوە سبحان الله یەکێ لەم دوو ئافرەتە هەڵبژێرە بەڵام بەرامبەر بەچی بەرامبەر بە ئەلا ئەن تەئجورەنی ثەمانیە حیجەج ئەبێ هەشت دانە حەج هەشت دانە ساڵ خزمەت هەشت دانە حەج لەو کاتە شاهەبوو لەسەر ئومەتەکانی پێشێمەش فەرز بوو سبحان الله خوای گەورە بە چەند لەمحەیەکی جوانەی هێنێ لە قورئانە على أن تأجرني 8 حجج يعني أوانش حجيان هبوا هجدان صال خزمتم كي من شازادة أمير موسى كري فرعون هجدان صال خزمتي تو مركان يبكن بنايا فتيكا ولا نايك خو مشي شو كارو كاسبي كي تركم والله موسى لما باشر والله كبيو رازيبه قال ذلك بيني وبينك يكسر موسى رازيه به ولو بيني منو تو بران مانو مصلحتي دي كاكم زررينيه اي شلون لاوروبا افريقيا بمن قاره دسك ولا سجاده قولك بكر عليها لو
ئەیش بێڵێ glad to meet you دڵم خۆشە بۆی کە جەنابەتم ناسیەوە فەرموواچینەوە بۆ شوقەکە بەبێ دینارێ بەبێ مارەیە بەبێ مینقاڕێ دوای هەر لەسەر جادەکەش ئەڵێی گود بای خواحافیز تەواو بەرکە ماڵی خۆی بەڵام ئافرەتێک ئەبێ پێغەمبەرێکی ئولول عەزم شوانی بۆ بکە کە گەوهەر بێ و کە دوڕ بێ و کە تەمشی عەلە استیحیاء بێ ئەها خوشکان چەند سوو بوون ئەها تمشي على استحياء قالت هاتوا بشرمەوە هاتوا قسەی کرد بە شەرمەوە وتی ئەها دایکەکانی ئێمە کاتی خۆی شیرباییان کردووە بۆ باوک و بۆ براکانیان ئێوە ئێستش پارە ئەنێرن بۆ گەنجەکە و گەنجەنەکە ناوخوازێ تەکلیفیشی لێیەکەی ئەڵێ ئای چەند ساڵ ئەو هەموو بێوەعد بێوەفا چیم بۆ نەکردی چەند وعد نامەکانە چی ئەڵێ نا بڕۆ تەواو لێو تێر بوومە چم بۆ لای ئافرەتێکی بە حەیا و بە شەرم دینارەی فرسە سوورەیەک ناکەن ئیساکەنێ لە بازاڕە ئەگاتان لێتی 8 ساڵ ئەبێ پێغەمبەرێک ئیشکا لە پێناوی ئافرەتێکی دەستکەوێ ئەهێنێ بەڵێ ئەهێنێ بەخوا من بوومە هەشتاشم بۆ کرد ئێوەش بوونایەتان کردایە چکە ئەم دایکە قەڵایە و مەصنەعی دروستکردنی مناڵە ئەبێ بیکەی ئەمە عیشقە ئەمە دڵداریە کە پێش زەواج دروستە بێ نا دوای زەواج دروستە بێ پێکەنینم دێ بە شیرین و فەرهاد وەڵا کێوی بێستونی بۆ کون کردووە پێکەنینم بێ بە لەیلا و مەجنون ئێمە پێغەمبەرێکی وەکو موسامان هەبێ 8 ساڵ تا 10 ساڵ خزمەتکاری کا لە بەرخاتی ئافرەتێک ئەهێنیان نا بەخوا ئەهێنێ بۆ چکە مافەتانە سەنگینن ئافرەتەکان سەنگین بن بابێن دەست و قاچی باوکتان ماچکەن بابێن پیاوتان بۆ بێنن بۆ ماڵەوە با مارەییتان بەنێ با جلتان بۆ بکەن با خانووتان بۆ بکەن با سیارەتان بۆ بکڕن تۆش وەکو شاژن دانیشە لە ماڵەوە و شەرتی خۆ فەرزکە هەتا خزمەتکرێی زۆر بەداخم بۆ خوشکانمان کابینم سووکە بن خەریکە وەکو هندستانمان لێیەت ئافرەت مەسرەفەکە لە پیاوە و پیا هێشتا نایەوێ بەڵێ ئازیزەکانم کاتەکەمان داخەوە من حەزم لە بڕینی مۆزوعەکە نییە بەڵام ئینشاڵڵا سبەینێ هەر وەکو ئاوا تێڵە چینەوە و مۆزوعەکە بە پشتیوانی خوای گەورە لەم شوێنەی کە لی بڕین دەست پێەکەینەوە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته